سڵاوتان لێبی بەڕێزانم. من دکتۆر هیمداد حەوێز خۆشناو بەرپرسی تاقیگەی نەخۆشخانەی میهرەبانی لەم کورتە ڤیددیۆدا باس لە سیمینەل فلود ئەنەلایسس لە نێوان مانیوەڵ و ئۆتۆمەتیشندا دەکەین کە بابەتێکی هەستیار و گرنگە هەم بۆ تاقیکاران هەم بۆ ئەو نەخۆشانێک کە پێویستیان بەو تێستا هەیە. تێستی سیمینەل فلود ئەنەلایسس واتە تێستی خوێندنەوەی سپێرمی پیاو. بەڕێزانم ئەم تێستا دوو قۆناغی گرنگی هەیە. قۆناغی یەکەم کۆکردنەوەی سامپلەکە، کۆکردنەوەی نموزەجەکە کە ئەوەی لێرە بەرزەسە دەکرێت لە تاقیگەی نەخۆشخانەی میهرەبانی. سێکشنێکی تایبەتمان هەیە، ژوورێکی تایبەتمان هەیە کە ئەو ژوورە پەیوەستە بەو تێستا کاتیایدا بە ئەنتیبەکتریا دەورە دراوە بۆ ئەوەی هیچ جۆرە پیسبوونێک کۆنتامینیشنێک لەگەڵ سیمینەل فلودەکە نەکرێت. و بەپێی ستانداری جیانی ئێمە دوو شێوازمان هەیە بۆ وەرگرتنی سامپلەکە، بۆ ئەوانەی خێزاندارن لە ڕێگای خێزانەکانیانەوە و بۆ ئەوانەی کە سینگڵن زوگرتین بە تەنیاوە لە ڕێگای ماستوربیشن ئیستیمنا و پێویستە بابای خێزاندار بۆ ماوەی 3 ڕۆژ منعی کردبێت لە پرۆسەی سێکس و ئەوەی کە سینگڵە پێویستە لەگەڵ ئەهریمەن قاقای پێکەنی نەکرد بێت بۆ ئەوەی ریزالتەکەمان باوەڕ پێکراو بێت. بەڕێزانم قۆناغی خوێندنەوەی تێستەکە دوو شێوازمان هەیە، شێوازی مەنیوەڵ، شێوازی ئۆتۆمەتیشن. لە مەنیوەڵەکە کە ڕێگای کۆن هەتا بەریتانیا کۆنەکان بەکاریدان دەهێنا کە پێی دەڵێن ڕێگای نزیک کراوە ئەپرۆکسیمەتلی میثۆد کە تیایدا لە فڵدی مایکرۆسکۆپ سپێرمێک بەراورد بە ملیۆنێک. بەڵام لە سیستەمی ئێستا و لە سیستەمی ئایتی ئێستامان کۆمەڵێک ئامێری پێشکەوتمانەیە کە دەتوانین ئەم سیستەمە فرامۆش بکەین. ئەویش سیستەمێک کە پێی دەرێن پروفکردن لە کاسا کە دیارە WHOش سیستەمی کاسای پروف کردووە کە سیستەمێکە بۆ جیازە ئۆتۆماتیکانی سیمینەل فلود ئەنەلایزەر کە تێیدا ئەو سیستەمە بە شێوەیەکی گونجاو و وردکاری تۆتەڵ کاونتی سپێرمەکان، APH-ەکە، کۆنسەنتریشن و هەروەها ژمارەی جوڵاوی سپێرمەکان و هەروەها تەوابوونی شکلی سپێرمەکان بە شێوەی سروشتی و ناسروشتی بە شێوەی تەبیعی و ناتەبیعی پیشان دەدات. جگە لەوەش ئەوەی لێرە بەرزەسە دەکرێت لە تاقیگەی نەخۆشخانەی میهرەبانی کە تێیدا تێهەڵکێشەکەیە لە نێوان مانیوەڵ و ئۆتۆمەتیشن واتە ئێمە بە مایکرۆسکۆپ تەماشا دەکەین بۆ خوێندنەوەی ئەو تێستا لە ڕووی بوونی ژمارەی خۆڕەکەسپیەکان، ژمارەی هەوکردنی خانەکان، ژمارەی ڕووپۆشەخانەکان، فاگۆسای، جێرمسێل و هەروە ئەگلوتینیشنی نێوان سپێرمەکان. بەڵام بە ئامێری ئۆتۆماتیکی دەین شتە گرنگەکانی تر قرار دەین کە ئەویش تۆتەڵ کاونتە، مۆرفۆلۆجیا، مۆتەڵەتیە بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ ڕێگای کۆن بەکارهێنانی پاپا نیکۆلای ستێن و بەکارهێنانی نیوبەر ئیمپروڤ چەمبەر کە ئەوانە کاریگەریان هەیە لەسەر دیقەوە لەسەر کات لە کلینیکال لابەکاندا. بەڕێزانم بەشی مانیوەڵ وەکوتمان دانانی سامپڵێک لێرە وە خوێندنەوەی بە مایکرۆسکۆپ بۆ ئەو شتانی کە وەکو ئاماژەمان پێکرد لە پێشتر. اینجا دێنە قۆناغی دووەم، قۆناغی ئۆتۆمەتیشن کە کاتە کە سامپڵەکە ڕەن دەکەین وەکو دەبینین ڤیددیۆیەکمان دەداتە ئێمە دەتوانین ئەم ڤیددیۆیە بدەینە بە سەرجەم نەخۆشان هەر نەخۆشی دەتوانین بە شێوەی CD بۆی ڤیددیۆکە پێشانی دکتۆری پسۆرکە لەو بوارەدا کە تیایدا زۆربەی شتە گرنگەکان وەکو PH و کۆنسەنتریشن و مۆتەڵەتی و نەن پرۆگرسیف و پرۆگرسیف و وە لە نێوان پرۆگرسیفەکان سلۆ و ڕەپید و هەروەها نۆرمال مۆرفۆلۆجی و ئەبنۆرمەلەکان و جۆرەکانی ئەبنۆرمەلەکان ئاماژە پێ دەکا و هەروە جۆرەکانی ئیمۆتەڵەتی ئاماژە پێ دەکا. بۆی ئەلێرەوە پەیام دەدەین بۆ ئەو پیاوانێک کە کێشەی نەزۆشیان هەیە سەردانمان بکەن لە تاقیگەی نەخۆشخانەی میهرەبانی کە بە نرخێکی گونجاو ئەو تێستانە بۆ ئێوەی بەڕێز ئەنجام بدەین بۆی تێستەکان باوەڕ پێکراو بن و سوودی هەبێت بۆ دکتۆرە پسپۆرەکانی ئەم وارەدا. تر سوپاس و هەر شاد و کامەران بن.